ئەو کاتت باش و بەخێربێی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا ١٨٠ لێرەش گەیشتمە پرسیاری ژمارە 14 لە خولانەوەی قەوانێک تیرەکەی 30-48 سانتیمەترە چەند کاتی زیاتر دەوێ لە سوڕانەوەی سیدیەک کە تیرەکەی 12.5 سانتیمەترە ئەگەر هەریەکەیان 1000 جار بسووڕێتەوە. قەوان ئەوە قەوانەکەیە، ئەوەش سیدیەکەیە کە یەک جار ئەو قەوانە دەسووڕێتەوە، نەک یەک جار، لە یەک خولەک ببورن، لە یەک خولەک چەند جار دەسووڕێتەوە ئەو قەوانە؟ 33 جار و 1/3 جار. لە یەک خولەک چەند جار سیدیەکە دەسووڕێتەوە؟ 200 جار. با بزانم ئەگەرە هەردووچیان 1000 جار بسووڕێنەوە قەوانەکە چەندی زیاتر کات پێویستە؟ چەندی زیاتر کات پێویستە؟ یەکەم جار ئەمن جاری سوڕانەوەی ئەو ژمارەیە کە تێکەڵە دەیکەمە کەرتەکی ئاسایی، واتە 3 جاران 33 کۆ 1 دەبیتە چەند؟ دەبیتە 100، چونکە 3 جاران 33 99 لەگەڵ 100/3 کردمە کەرتەکی ئاسایی. ئێستا بەکاری دەینم 100/3 یەک خولەکی لە یەک خولەک قەوانەکە 100/3 جار دەسووڕێتەوە، واتە 33 جار و شتێک. باشە، ئەدی ئەگەر 1000 جار سووڕاوە چەند کاتی پێویستە؟ نازانم، بەڵام دەتوانم ببینمەوە. چ دەکەم؟ 1000ی دابەشی 100/3 دەکەم هەتا بزانم چەند کاتی پێویستە، چەند خولەک. 1000 دابەش 100/3 لە کاتی دابەشکردن ئەگەر کەرتی دووەم، ئەگەر ژمارەکەی دووەم ژێرە کەرت بوو، دەتوانم ئەمن ژمارەی سەرا وەکو خۆی بنووسمەوە، هەر وەکو خۆی 1000، ئەوجا هێمای دابەش بگۆڕم بکەمە هێمای جاران لێکدان، کەرتەکەی خوارێ سەرا و ژێر بکەم. ئەوە یەکێک لە ڕێگایە کانەکە ڕێیەکی زۆر ئاسانە. ئێستا زۆر ئاسانە، دوو سفرەکانی هەزاری لەگەڵ دوو سفری سەدی دەڕوە، تەنیا دەمێنێتەوە 10 جاران 3 کە دەکاتە 30 خولەکی پێویستە، واتە قەوانەکە 30 خولەکی پێویستە هەتا 1000 جار بسووڕێتەوە. ئێستا بزانم سیدیەکە چەندی پێویستە، چونکە سیدیەکە لە یەک خولەک 200 جار دەسووڕێتەوە. ئەدی لە ئەگەر 1000 جار بسووڕێتەوە چەندی پێویستە؟ دیسان ئەویش 1000ەکەی دەینم دابەشی 200 دەکەم. ئەوە زۆر ئاسانە، دوو سفرەکان دەڕۆن، 1000ەکەی 200یش دەڕوا دەمێنێتەوە 10 دابەش 2 کە دەکاتە 5 خولەک، کەواتە سیدیەکە تەنیا 5 خولەکی پێویستە هەتا 1000 جار بسووڕێتەوە. بەڵام قەوانەکە چەندی پێویست بوو؟ 30 خولەک. ئێستا جیاوازی مابەینی 30 خولەک و 5 خولەک زۆر ئاسانە، دەکاتە 25 خولەک جیاوازیەکەیە، کەواتە قەوانەکە 25 خولەکی زیاتر پێویستە بۆ ئەوەی 1000 جار بسووڕێتەوە، چونکە گەورەترە قەوانەکە. چەند گەورەتر بی کاتت زیاتر پێویستە بۆ سووڕانەوە. ئێستا بچمەوە بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 15 بنووسە بازنەیەک درێژی نیوەتیرەکەی 6 سانتیم بێ. نیوەتیرەکەی بازنەکەم هەیە، یەک بازنەم هەیە، ئەوها نیوەتیرەکەی واتە لە چەقەکەی هەتا سەر چیوەکەی 6 سانتیمەترە. دێ بە ژێ بێ، درێژەکەی 8 سانتیمەترە. دێ بە ژێیەکە لێرە تا ئێرە، ئەوە د، ئەوەش ب، درێژەکەی 8 سانتیمەترە، ئەو ژێیە 8 سانتیمەتر. بۆچی؟
ڕوونکەوە بۆچی ناتوانرێ وادا بندرێ دب تیرەی باز نەکە بێت چونکە تیرەی باز نەکە دوو ئەوەندەی نیوە تیرەیە ئەگەر نیوە تیرە 6 بوو تیرەکە دەکاتە 6 جاران دوو دەکاتە 12 سانتیمەتر تیرەکەواتە لێرە هەتا ئێرە هەمووی دوو جار نیوە تیرە دەکات 12 سانتیمەتر ژەیەکەش 8 سانتیمەترەواتە 8 سانتیمەتر گچکەترە لە 12 کەواتە ناکاتە تیرە چونکە دەبی 12 سانتیمەتر بی هەر لەبەرەوەی ئیشەکە ئاسانە ڕوونە لەبەرچە لەبەرەوەی تیرە دوو هەندی نیوە تیرەیە دەبی 12 بی ژەیەکە 8 لە چێ 12 لە چێ ناکرێ کاکە پێداچوونەوە ئامادەبوون بۆ تاقیکردنەوە پرسیاری 16 ورترین ناو بۆ شێوەکە بنووسە ئەمن هەمیشە دووبارەی دەکەمەوە لە خۆمانەوە ناتوانین بڵێن ئەوە لەگەڵەوەی تەریبن هەرچەندە بە چاویش تەریبن بەڵام ئەگەر لە کتێبەکەی دەیانەوێ بە چاو بڕیار بدەین کە تەریبن بە چاو بڕیار دەدەین تەریبن کەواتە دەتوانین برێن ئەوان نیم چە تەریبە ئەگەر نا دەبی هەر بڵێن چوار لایە چونکە ناتوانین بە خۆمان بڕیار بدەین کە تەریبن دەبی هەمیشە لە پرسیارەکەی نووسرابی کە ئەو دوانە تەریبن ئەو کات دەتوانی برێن نیمچە تەریبن چونکە تەنیا دوو لای بەرامبەر تەریبن دووەکانی دی 100% تەریب نینە چونکە ئەگەر ئەو دوانە درێژکەینەوە لێ یەکتری دەبڕن کەواتە تەریب نینە پرسیاری 17 پێوانەی گۆشەی نەزانرا و بدۆزەوە ئەوە هەر زۆر ئاسانە ئەوە هێڵە ڕاستە هێڵە ئەو گۆشەی لەسەر ئەو ڕاستە هێڵەیە ڕاستە گۆشەیە واتە هەردووچیان 180 هەردووچیان لێرە هەتا ئێرە و لێرە هەتا ئێرە هەمووی 180 ئەگەر بەشەکەم زانی 65 بەشەکەی دی بە خۆم دەزانم 185 لێ بڕوە چونکە هەردوو گۆشەکان گۆشەی پڕکەرن واتە لەگەڵ یەک سەرجەمیان دەکاتە 180 ئەمە 180 دەینم 65 لێ دەردەکەم یەکسەر ئەو گۆشەیە دەردەچی 5 لێ بڕوا 5 6 لێ بڕوا 115 کەواتە ئەو گۆشەیە 115 پلەیە 115 ئەگەر ڕاست لێ دەرکردنەکەم ڕاستم کردبی ئەگەرنا 180 بینە 65 لێ دەرکە ئەو گۆشەیە دەردەچی ئەوەی ئەوها پرسیاری 18 ئەژمێر بکە لێرە دەبی ئەمن تەماشاکەم کەم هەیە دابەش هەیە کۆ هەیە ڕیزیەتی کردارەکان ڕەچاو بکەم لە بەرچاو بگرم پێش هەموو شتێک دەبی ئەمن دابەشەکەی ئەنجام دەم کەواتە 18 دەبی وەکو خۆی بنووسمەوە کەمەکەی وەکو خۆی بنووسمەوە نۆی دابەشی سێی بکەم دەکا سێ کۆیەکەی وەکو خۆی بنووسمەوە پێنجەکەش وەکو خۆی بنووسمەوە ئێستا 18 بینم سێی لێ دەرکەم دەکا 15 کۆی بکەمەوە لەگەڵ 5 دەکاتە 20 کەواتە هەمووی دەکاتە 20 یەکسانە بە 20 ڕیزیەتی کردارەکان دەبی ڕەچاو بکەم دەنا هەڵەیە بچم 18 بینم نۆی لێکەم کەمەوە بنووسم نۆ ئەوجە دابەشی سێی بکەم ئەوجە پاشان کۆی بکەمەوە لەگەڵ 5 ببیتە سێ کۆ 5 دەکا 8 ئەوە هەڵەیە ئەوە هەڵەکی گەورەیە ڕیزیەتی کردارەکە پرسیاری 19 بچووکترین چەندجارەی هاو بەش بۆ هەردوو ژمارە 15 و 20 چەندە بچووکترین چەندجارەی هاوبەش ئەمە چ دەکەم لێرە دەنووسم 15 لەو لاش دەنووسم 20 ئەوجا بە هەندە دوور لە یەک نەنووسم هەتا جێم هەبی 15 لێرە 20ش لێرە ئەوجا چ دەکەم هێڵەکی دەچێشم ئێستا 15 و 20 دابەشی ژمارە چی دەکەم دابەشی چەندی بکەم دابەشی 5 دەکەم کە هەردووچیان دابەش 5 دەبن 20کە دەبیتە 4 15کەش دەبیتە 3 ئەوجا ئێستا دابەشی
چاری دەکەم، چار دەبیتە یەک سەیەکە دابەش ناکرێ وەکو خۆی دەینووسمەوە. ئەو جارەی دابەشی سێی دەکەم، سەیەکەش بووە یەک، یەکەکەش هەریەکە کە هەموو ژمارەکان بوونە یەک. ئێستا ئەو ژمارانەی ئێرە لێک دەدەم. 5 جاران 4 20، 20 جاران 3 60، کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش 60، واتە بچووکترین ژمارە کە بتوانم دابەشی کەم بەسەر 15، دابەشی کەم بەسەر 20 بەبێمانەوە 60. بێگومان بە هەزاران هەزاران ژمارە هەیە، بەڵام بچووکترینیان 60. بچووکترینیان بەو شێوەی دەردەچی. هەردوو ژمارەکان یان هەر سێ ژمارەکان بنووسمەوە، کەواتە 60. پرسیاری 20 دابەش بکە. 24 دابەش 3 بەسەر 4 بە زۆر ڕێی هەیە، ئەمە یەکە لە ڕێیەکان هەردەبژێرم. 24ەکەی دەنووسم، ئەو جا دابەشەکەی دەگۆڕم دەیکەمە جاران، ئەو جا ئەو کەرتەی سەراو ژێر دەکەم دەبیتە 4 بەسەر 3. ئێستا 24 کە جارانی کەرتە چیرەکەی هەمیشە ئەو 24 جارانی سەرەکەیە دابەشی ژێرەکەیە، واتە 24 دابەش ڕاستە ئێرە جارانە، بەڵام چونکە کەرتە هەمیشە 24 دابەش ژێرەی کەرتەکەیە، واتە 24 دابەش 3 دەکاتە 8، کە 8 جارانی چاری دەکەم دەکاتە 32، واتە دەکاتە 32، واتە ئەنجامی دابەشکردنەکە دەکاتە 32. لەبەر چ زیادی کرد؟ 24 بوو بووە 32، چونکە 3 بەسەر 4 لە یەک بچووکترە، چونکە 3 بەسەر 4 لە یەک بچووکترە. ژمارەکە هەمیشە کە دابەشی ژمارەیەکی بچووک دەکەین ژمارەکە گەورە دەبی، بەو جۆرەش دابەش دەکەین. بێگومان دەتوانم ئەمن 24 یەکەم جار جارانی چاری بکەم، ئەو جە دابەشی سێ بکەم، بەس هەز دەکەم دوور و درێژە، با دەتوانم وا بکەم 24 جارانی چاری بکەم، 4 جاران 4 دەکا 16، 2 جاران 4 8 یەکیش 9، ئەو جە 9 دوو شەشەکەی دابەشی سێ بکەم، 9 دابەش 3 دەکاتە 3، 6 دابەش 3 دەکاتە 2، هەر دەکاتەوە 32 جاران. ئاسانترە بە من 24ەکەی دابەشی سێ بکەم، ئەو جە چماوە ئەوی جارانی چاری بکەم، بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر زەوق و سەلیقەی هەر کەسێک بەخۆی. کەواتە 32 ڕاستە، ئەوەتە 32. وابزانم هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، لە بەرهەندێ دێمە کۆتایی ئەوانەیە. هەتاوانەی داهاتوو باسی لاپەڕە 181 هەر بژی.